ئەم هەڵبژاردنە بەڕاستی وەچەرخانێکە لە مێژووی تازەی تورکیا لە 1923ەوە لە تورکیا ڕژێمێک کۆماری پەرلەمانیمانەیە. دوای ئەم ئینتخاباتە بە شێوەیەکی ڕەسمی ئەو دەستوری تورکی کە هەموار کرا لە 2017 جێبەجێ بێت و ئەبێتە سیستەمێکی سەرۆکایەتی و لە پرسی کوردش بە تایبەتی بەڵێ زۆر تەئسیری دەبێت. ئەگە سەیری تاریخی سیاسی تورکیا بکەی لە یەکەم جارەوە لە 23 حتاکو 37 ڕژێمێکی دیکتاتۆری یەک حەزبی و یەک قاید مستەفا کەماڵ حکومەکە، دوای ئەوە ئەسمەت ئەنینۆ هەر بە هەمان شێوەی دیکتاتۆریەت یەک حەزبە بێ لە پەنجاکانەوە حتاکو 2002 تورکیا لە قەیرانێکی سیاسی زۆر گەورەیە. دائیمەن بە جۆری ئەو سیستەمە پەرلەمانیە حزبێک نەبوو براوە بێ کە بتوانێت حکوومەت بە تەنیا تەشکیل بکە، لەبەرەوە مەجبورە بوو حکوومەتی کۆالیسیۆن تەشکیلەکرا و ئەو حکوومەتانە هەمووی فاشل بوون، سەر نەکەوتوو بوون. لەبەرەوە یعنی هەرچی بیرروڕایەکمانە بێت دەربارەی ئەردوغانەوە مەسەلەیەکی ترە، بەڵام سیستەمی سەرۆکایەتی بەڕاستی سیستەمێکی باشترە، گونجاوترە بۆ تورکیا ئەگە سێری ئەم ڕابردووە بکە. لە دوای ئەم هەڵبژاردنە ئەگەر حکوومەتی دادوگەشە پێدان و ئەردوغان خودی خۆی بیباتەوە لەم هەڵبژاردنە، پێویستی بە دەنگی یەمین نامێنێت و ئەتوانێت چەند با بڵێن دەست پێشخەرێک بکات بەرامبەر پرسی کورد. بۆ وا دەڵێم چونکە بەدیلەکانی تاکو ئێستا هیچ تریان نییە. کاکە بابین مامۆستاحەچون بابین هەفتەیە بەلە ئێستا ئەردوغان لە دیاربەکر بوو، وتی کورد پێویستی بە دەوڵەت نییە چونکە ئەم وڵاتە کۆماری تورک و کووردە. ئەمە هەرچەندە ئەمە حملەیەکی انتخابیە، بەس لە سیاقی تورکی ئەمە ئەوەی شارەزای بارودۆخی تورکیایە، هیچ سەرۆک کۆمارێک نەیوتووە ئەم کۆمارە کۆماری کوردە تورکە، وتویانە ئەمە کۆماری تورکە. یعنی پارتی دادوگەشە پێدان بەداخشەوە و خودی ئەردوغان لەم دو-سێ ساڵە نەتیجەی ڕەتفعل و نەتیجەی فشارێکی دەرەکی تۆزێ لەو دەستکەوتانەی بە کوردی داوە پاشەکشاکە، ئەوە هیچ ئینکار ناکرێت، ئەوە سیاسەتێکی هەڵەیە. بەڵام ئێستاش بەدیلەکانی هیچیان لە ئەردوغان زیاتر هیچ تریان نییە.